بینرانی دەستگای ستاندار سڵاوتان لێبێت دیارە یەکێک لە پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ ئێستا کێشەکانی نێوان ئێران و ئیسرائیلە کە دنیای بەخۆیەوە سەرقاڵ کردووە و شەوی 13 لەسەر چواردەی ئەم مانگە ئێران نزیک 170 موشکی ناردە سەر ئیسرائیل. من لەگەڵ مامۆستا محەممەد عزیز لۆتەری قسە دەکەم بەرپرسی توێژینەوەی دەستگای ستاندار. مامۆستا گیان سڵاوت لێبێ ئەگەر بێتێرە خوێندنەوەت بۆم هێرشانە چین و پێت وایە هێرشەکە تاکەی بەردەوام دەبێت؟ پێش هەموو شتێک دەبێ خوێندنەوە ئەوە ڕووداوێکی هەرچەند خەڵک بە سیاسی تێدەگەن، بەڵام هەر بخۆی بوونی ئیسرائیل ڕووداوێکی دینیە، ڕووداوێکی عەقەدیە. یعنی بەنمونە ئەگەر ئێمە هەرسێک کتێبی تەورات و ئینجیل و قورئانیش تەئکیدیان لەسەر بوونی جوولەکە بە جەمعێکی گەورەوە و بەدەسەڵاتێکی زۆرەوە لە فەلەستین و شام کردوتەوە پێش ڕووداوەکانی قیامەت. ئەگەر یعنی یەکێک بیپرسی باە ئەم نەسڵانە ئەم دەقانە پێش 1948 چۆن دێنەدی، حتمما ئەو دەقانە دەقێکی مشکل بوون، تەفسیریان نەبوو. خەڵکێک لەوانەیە بەهۆی ئەوەوە کە بوونێکی گەورەی ئیسرائیل و بەنی ئیسرائیل و جوولەکە لە منطقەی شام بەتایبەتی و لە فەلەستین و ئەوانە نییە، لەوانەیە عنی جۆرێک لە گومان و شکی لە دەقەکان بۆ دروست بوو باە. بەڵام لە 1948ەوە کە ئەو حەدەسە، ئەو ڕووداوە، ئەو بوونە، ئەو وجودە هەیە، ئەمە بخۆی میزداقیەتێکە بۆ تەئکیدکردنەوەیە کە بۆ هەرسێک هەواڵەکەی کە هەرسێک کتابە ئاسمانێکە داویانە، عنیەوە شتێکە کە یعنی تەصدیقی هەواڵدانی سێ کتێب و سێ پێغەمبەر دەکە عەلەیهیمو سەڵات وسەلام. کەواتە ڕووداوی بوونی ئیسرائیل جارێ یعنی ڕووداوێکی عەقەدی و دینیە، ڕووداوێکی صرف سیاسی نییە، هەرچەندە لەوانەیە خەڵکێک وابزانێ ئەوە ڕووداوێکی سیاسیە، بەڵام ئەوە ڕووداوێکی سیاسی نییە. لە ڕووی ئەوەی کە ئەم ڕووداوە بەرەوچێ دەڕوا و ڕووداوەش وەکو ڕووداوەکانی پێش خۆی طبعا ئەوها یەکەم پێک هەڵپڕژان نییە کە لە نێوان مسڵمانان بەگشتی و جوولەکە ڕوویدا بێ. لەو پێش لە 48ەوە یعنی 6 جەنگی نێوان عەرەب و جوولەکەکان ڕوویداوە و لە 40 ساڵ لەمەوبەرەوە حەماس دەستی بە یعنی بە وجودی خۆی کردەوە پێشەوەی فتح بوو لە شەستەکانەوە. کەواتە ئەم ڕووداوانە یعنی حتا پێش بوونی ئێران وەکو یعنی پێش ئێرانی خومەینیش ئەو ڕووداوانە هەر بەردەوام بوون و ئێستاش لە دوای بەرپابوونی شۆڕشی ئێران و هاتنە سەرکاری و بە درێژایی ئەو ماوەش یعنی زۆرێک لەو ڕژێمانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان هەر کاتێک بیانەوێ ئینتیمای دینی و قەومی و نەتەوەی و عەساڵەتی خۆیان ساخکەنەوە حتمما جۆرێک لە پێهەڵپڕژانیان لەگەڵ جوولەکە دەبێ. زۆر باشە، پرسیاری ئەوە دروست دەبێت بەشێکی زۆر لە چاودێران و بەشێکی زۆر لە کۆمەڵانی خەڵکی کوردستان پرسیاریان لێ دروست دەبێت ئەخۆ کوردستان دەبێتە مەیدانی جەنگی ئەم دوو وڵاتە. ئەوەی کە باسی دەکەن لە نیلەوە تاوەکو فورات بەشێک لە کوردستانی ڕۆژئاوا و باکوور و یعنی فورات هەتاوکو لە خۆلای خۆشمان هەیە، بەشێک لە عێراقش دەگرێتەوە کە یعنی ئەوە کەواتە یعنی حتا لە ناو خەریتەی ئیسرائیلی گەورەدا بەشێک لە کوردستان تێدایە، دەبێ یعنی بەو شێوە بێ. بەڵام ئایا ڕووداوە تاوان ئەم ڕووداوەش لەو زنجیرە ڕووداوانەدا دێکە ئەوان ئەو زنجیرە ڕووداوانە دەڕۆن بۆ ڕووداوەی کە یعنی ئێمە باسی دەکەین. ئەو وجودە دەمێنێ خەڵک وە دەزانێت وجودە شتێکی تاڕێئە لە 48ەوە هاتووە، بەڵام کە دەقەکان باسییان کردو حتمما ئەوان هەتاوەکو کەنجێک کۆتاییان بۆ داناوە و کاتێک کۆتاییان بۆ داناوەکە یعنی کێشەی دەجال و مەسیح ئەوان یەکلای دەکەنەوە. کەواتە جوولەکە، پاشای جوولەکە، دەسەڵاتداری جوولەکە شتێکی ئاساییە لەو منطقەی دەمێنێ و کوردستانیش کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە جەرگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدایە حتمما دەبێتە مەیدانی ئەو ململانەیە و یعنی ململانەیە کە
دقە دینیەکان مەسەلەن بە مەلاحیم یان بە هەرمژدۆن یان بە هەر شتێکی دیکە باسی بکەن ئەو بابەتێکە کە عنی کوردستانیش زۆر یان کەم هەردەگرێتەوە جا شەرنی ئەتوو بە ڕاستە و خۆ تێدا بەشداربی لە ڕووی ئابووریەوە تەسیرت تێدەکا لە ڕووی ئەمنیەوە تەسیرت تێدەکا لە زۆرەوە حتمما کاریگەری خۆی دەبێ و شوێنەواری خۆی دەبێت لەسەر کوردستانیش